هذه السنة هي السنة الرابعة والعشرين لمناهضة The right to education is too often affected by weak infrastructure, including unsafe and unsanitary education and many funding sources. تەلەڤیزیۆنی پەروەردەیی بەخێر بێن بۆ قوتابخانەکەمان یەکەم جاتانی سەردانی قوتابخانەکە چەندین جارە زۆر سوپاسانەکە بۆ دەستگایەکی ڕاگەیاندنی پەروەردەیی ڕاستی دەورتان هەیە لە قوتابخانەکەمانە ئەمڕۆ قوتابخانەکەمان دوای وەرگرتنی ڕەزامەندی لایەن بەڕێوەبەری گشتی پەروەردەی سلێمانیەوە ڕێکخراوی UNHCR هەڵەسێ بە ئەنجامدانی چەند چالاکیەکی مەسرەحی و گۆرانی و چەند چالاکیەکی هونەری تر بۆ هەم قوتابیان هەم بۆ ناو کەمپەکە بۆ کەسوکاری ناو کەمپەکە دوێنێش هەر بەردەوام بووە دوێنێش بۆ قوتابەکانیان کردو ناو مەکتەبەکە ئەمڕۆ هەم کردویانە بە سوپاسەوە زۆر سوپاسیانەکەن ئەو ڕێکخراوە ئەوە چەندین چالاکیەکەنەوە هۆکارێکە بۆ زیاتر هاندانی قوتابیان بۆ قوتابخانە و ئەو چالاکیانەی کە ئەیکەن زۆربەی پەروەردەییە ئەخلاقیە بڵێن گرنگیدانە بە زانست بۆ شێوەیە هاوکاری ئەوە ئەکرێن زۆر سوپاس